يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زور بريس لدو تاري رابردودا باسی ئەوەمان کرد کە لە سەردەمی ئەمڕۆدا زیاتر لە سەردەمەکانی پێشوو مرۆڤایەتی تووشی دڵەڕاوچێ و نیگەرانی و قەلەقی و خەم و خەفەت بووە. کەم خەڵک دەبینی بەدەستی ئەو دەردەوە نەناڵێنێ کە بڵێ دڵم تەنگە، نیگەرانم، قەلەقم، زۆرجار دڵێ خۆم نازانم بۆچی ئاوام. دوو وتاری ڕابردوومان خوێندەوە ئینشاءالله لە وتاری ئەمڕۆدا کە بەشی سێم و کۆتایی ئەو زنجیرە باسەیە تیشکێکی زیاتر و پێویستتر دەخەینە سەر بابەتی دڵەڕاوچێ و نیگەرانی و قەلەقی. خۆشەویستان، هۆکارەکانی ئەوەی کە مرۆڤ تووشی دڵەڕاوچێ دەبێ، تووشی خەم و خەفەت و نیگەرانی دەبێت دووشتە. یەکەمیان خوای گەورە ئینسانی وا دروست کردووە حەز و خولیایەکی زۆری لە دڵ و دەرووندایە بۆ داهاتوو. ئەگەر ئینسانێک لە تەمەنێکی گەنجیدا لە مێر منداڵی دەردەچێ و خۆی دەناسێ، یەکسەر حەز و خولیای ئەوەی دەکەوێتە ناو مێشک و دەروونەوە کە پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا و هاوبەشی ژیانی بدۆزێتەوە. ئەگەر کوڕ بێ بیر لەوە دەکاتەوە چۆن کچێکی باشی بە ئەخلاق و دیندار ببێتە هاوسەری. ئەگەر کچێکیش بێ بە هەمان شێوە زۆربەی کاتەکانی بیر و هۆشی بەلای ئەوەدا دەڕوا لە کۆمەڵگایەکە کوڕێکی باش ببێتە هاوسەر و هاوژینی داهاتووی کە خاوەنی دین و ئەخلاق بێ. لە جارانی پێشوودا لە سەردەمانی پێشوودا ئەو پرۆسەیە ئاسانتر بوو. ئافرەتێک هەرچۆنێک بۆیە خوازبێنیکەری زۆر بوو، زۆر بە ئاسانی شووی بۆ دەکرا و خەڵک مەمنونیش بوو. بۆیە زۆرجار پەنا دەبرایە بەر هەڵەی ژن بە ژن و گەورە بە بچووکی ناشەرعی لە پێناوی ئەوەدا کە ئافرەت کەم بوو، داواکاری زۆر بوو. بەڵام لە سەردەمانێکی ئەمڕۆدا ئافرەتێک دکتۆراشی هەیە و هاوسەرگیری بۆ ناکرێ و زۆرجار خۆشی فەقیرە دەپاڕێتەوە، ناتوانێت هاوسەرگیری بکات چونکە کوڕەکەش بارودۆخی تەواو نییە. بارودۆخی سیاسی وڵاتەکە، بارودۆخی ئابووری، گیرفان بەتاڵی، بیرکردنەوە لە بەجێهێشتنی وڵات و ئەو نیشتیمانە. کەواتە لێرەدا دڵەڕاوچەیەکی بۆ دروست بوو، دایمە خەفەتێکی هەیە، خەمباریەکی هەیە، قەلەقیەکی هەیە، زۆرجاریش لە ناخی خۆیدایەتی و لای من و تۆش باسی ناکە. دواتر کە بوو بە خاوەنی ماڵ و خێزان و منداڵ، ئەمجا خەمی بژێویەکانی ژیان دەست پێ دەکا. دایمە نیگەرانە بەرەو ڕاداهاتوویەک. بە تایبەتی لە قەدیمدا خەڵک زۆر نیگەرانیەکانی لەبارەی ڕزق و ڕۆزیەوە کەمتر بوون. یەکەم ئیمانی بەخوا بەهێزتر بوو، تەوەکولی لەسەر خوا زۆر بوو، داواکاریەکانی ژیان کەم بوون و نانەکەشی لەبەر دەستی خۆیدا بوو. کابرای جوتیاری لادێی خۆمان هەر ئەوەندە گەنمەکەی پچاندای و پشت بەخوای گەورە بارانی بۆ بارێ لەو سەرەوە باراشێک و نانەکەی مسۆگەر بوو، یەک دوو سەر ئاژەڵیشی هەبوو بژێویەکانی ژیانی پێدابین دەکرد. بەڵام لە سەردەمی ئەمڕۆدا هەم کەم تەوەکولی خەڵک لەسەر خوای پەروەردگار، هەم خەڵک پشتی بەستۆ بە موچەیەک، بە نانێک کە کەوتۆتە دەستی کەسانێکەوە نە دینیان هەیە نە ژینیان هەیە، نەبڕوایان بەخوا و بە قیامەتە، نەبڕوایان بە ژیانی میلەتە. ئێتر تۆ سەیری تەلەڤیزۆن دەکەی بودجە وا کرا و موچە نەهات و لێی کەم کرایەوە و دەبڕدرێ. ئەو ئینسانەش تەواوی ژیانی ئەو پیاوە لەو ماڵەدا داواکاریە. هەر لە خێزانیەوە لە منداڵەکانیەوە ڕۆژانە داوای پارە و بژێوی ژیان دەکەن. بە گیرفانی بەتاڵیشەوە چی لێ دێن، مێشکێکی ئاڵۆزی دەبێ، خۆشی نازانێ بۆوە قەلەقە، بۆوە نیگەرانە. لە بواری خوێندندا کە سەرچاوەی بنەڕەتی ژیانی ئینسانە، ئەو کەسانی کە زانست خوازن لەم سەردەمەدا قەلەقیان یەکجار زۆرە. چارەنووسی خوێندنی ئەم ساڵم لە بنەڕەتیەوە تا زانکۆ چی لێ دێ؟ ئایا ساڵەکە چۆن دەبرێتە سەر؟ ئایا هیچ فێر دەبمیان هەر شەهادەیەکم پێدەدرێ؟ ئەمانە هەمووی ناڕەحەتین و بۆ ئینسان دێنە پێشەوە، هەمووی نیگەرانی بەڕێزان دروست دەکەن بۆ مرۆڤ. بۆیە ئەمە خاڵی یەکەم کە ئینسان بەردەوام حەز و خولیای بۆ داهاتوو زۆرە. دووەمیان خەم و پەژارەی بۆ ڕابردوو هەیە، ئەویش لە ئەنجامی دووشتدا
کاتێک کە بینی خۆی خوای باش نەبوو بێ بێشەرعێکی کرد بێ گوناهێکی کرد بێ مادەم دیندارە و ئیماندارە ئازاری دەدا دایمە کە سەیری ڕابردووی خۆی دەکات پەشیمانە لەو بێشەرعی و گوناهانەی کە کردوویەتی دووەمیان تێکچوونی پەیوەندی تۆ خەڵک کە ئازاری خەڵکت دابێ هەر وەختێ بیر لە خۆت دەکەیتەوە کە بووی بە مای ناڕەحەتی و نیگەرانی بۆ خەڵکانی تر بە دڵنیاییەوە قەلەقی ڕوت تێدەکا نیگەران دەبی کاتێک کە ئەمە دوو هۆکاری نیگەرانی و قەلەقی و خەمباری ئینسان بوون با بزانین لە ئیسلامدا چارەسەرەکەی چۆنە یەکەمیان وەکو موسڵمان پێویستە تۆ بەرنامەی ژیانت هەبێ پێویستە هیوا و ئاواتی جوانت هەبێ پرۆگرامێکی جوانت بۆ ژیانت دانابێ و بەدووی حەز و خولیا حەڵاڵەکانت داوێڵبی بەڵام پشت بەخوا ببەستە تەسلیم بەخوای کە ئەوەندە نیگەران مەبە ئەوەندە تێیدا قوڵ مەبەوە کە هەموو ژیانتی بە قوربانکەی خوای پەروەردگار لە سوڕەتی لوقماندا ئایەتی 34 کە کۆتە ئایەتی سوڕەتی لوقمانە دەفەرمێ إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير خوای پەروەردگار پێنج شتمان پێ دەڵێ کە تایبەتن بەخۆیەوە خوای پەروەردگار دەفەرمێ ئەی ئینسان بزانە إن الله عنده علم الساعة عندەی پێشخست وحەسرە یعنی خەڵکینە دڵنیا بن هاتنی قیامەت و کۆتایی پێهاتن بە دنیا ئەوە شتێکە تەنها ئەڵڵا دەیزانێ وێ لە سەردەمانێکی وەکو ئەمڕۆدا دەیان کەس پێشبینی دەکات ساڵی 2000 و ئەوەندە ئەوە دەبێ و نیزەکێک لە ئاسمان دێتە خوارەوە کلکداری حالی لە زەوی دەدا ئەوانە هیچی ڕاز نین کۆتایی هاتنی ئەم دنیاە تەنها عیلمەکەی بەخوای پەروەردگارە بەس خوا دەزانێ لە چ ساڵێکە لە چ ڕۆژێکە لە چ کاتێکە دنیا بۆ یەکجاری کۆتایی پێدێ و ئەستێرەکانی ئاسمان هەڵدەوەرن و تیشکی خۆر دەکوژێتەوە و چیاکان وەکو خوریشی کراوەیان لێدێ ئەوە بەس خوا دەیزانێ ئەوەی گرنگە بۆ تۆ ئەوەیە بەڕێزان دنیای تۆ ئەم چەند ساڵەیە کە تێیدا دەژی قیامەتی تۆش لەو وەختەوە دەست پێ دەکات کە ڕوحەکە دەرەچێ و کۆتایی بە ژیانت دێ ئەوەی تری ئێستا خەڵکێک دەڵێ دنیا زۆر قەدیمە نەخێر دنیا ئەو چەند ساڵی ژیانی تۆیە کە بەرهەمی دنیا و قیامەتی تۆ ئەم چەند ساڵی تەمەنتە خوا دەفەرمێ نازانی کەی کۆتایی پێدێ بەڵام یەقینت هەیە کە کۆتایی پێدێ لەگەڵ مردن تا قیامەتت دەست پێ دەکات بۆیە زەمانەکەی تر هیچی پەیوەندی بە تۆوە نییە لە قیامەتە کاتێک کە لە خەڵکی دەپرسنەرێ دنیا چەند بوو هەیە لە زمانی ئادەمەوە عەلەیهی السەلام مردووە ئەڵێ وەڵا دنیا بەقەدەر ئەوەندە بوو لە بەیانیەوە تا شێشتەنگا و یان عەسر تا ئێوارە دنیا هەر ئەوەندە بوو چونکە لەو زەمانەدا ئەو هیچی نەکردووە ئەوەندە ژیاوە یان ئەسحابی کەهف کاتێک لە قورئانە بۆمان باز دەکا ئەو هەموو ساڵە لە ناوە شکەوتەکەدا ون 300 ساڵ ئالەو کاتەدا کە خەبەر دەبنەوە دەڵێن چەندە خەوتوین دەڵێن وەڵا لەبیثنا یەومەن ئەو بەعضە یەوم لەوەچێ لە بەیانیەوە تا ئێوارە خەوتبین لەوەچێ نیو ڕۆژ خەوتبین چونکە لەو زەمانەدا هیچیان نەکردووە کات بەلای ئەوانەوە نرخێکی نییە بۆیە خوا دەفەرمێ إن الله عنده علم الساعة هاتنی قیامەت و وێرانبوونی دنیا تەنها بسپێرن بەخوای گەورە قیامەتی تۆ لە مردنتەوە دەست پێ دەکا بۆیە خەمی ئەوەت بێ کەی قیامەتت دەست پێ دەکا ئەم چەند ڕۆژ و ساڵەهی تۆیە بە جوانی بەڕێی بکە پاشان پەروەردگار دەفەرمێ وينزل الغيث باراندنی باران بەس لە دەسەڵاتی خوادایە ئاەتەکە نافەرمێ زانینی کاتی باران بارین ئەوە بەخوا بسپێرن ئەوە دەکرێت مرۆڤ لە ڕێی کەژناسیەوە لە ڕێی پێشبینیەکانەوە کە ئەویش دەڵێ بەس پێشبینی دەکەین بەڵام باراندنی بارانەکە هیچ هێزێک نییە تا قیامەت بتوانێ باران لە ئاسمانەوە بۆ مرۆڤایەتی بارێنێ غەیری ئەڵڵا و پاشان کاتی بارانەکە بە تەحدید ڕێژەی بارانەکە ئەو بارانە دەبێتە مایە ڕەحمەت یان دەبێتە غەزەب و لافاوێک لە خەڵک دەدا ئەوە بەس خوا دەیزانێ بۆیە خوا دەفەرمێ باسی بارانی کرد سەرچاوەی ژیان بارانە ئەگە باران نەبوو گەنم ناڕوێ کاتێک کە دانەوێڵە و سەوزەگیان ڕووە ئاژەڵەکانیش نامێنن دەی مرۆڤیش سەرچاوەی خۆراکی یان ئاژەڵە یان ڕۆک و نانە وەیە خوا دەفەرمێ ئەویان هی خۆمە ئەوەندە خەمی لێ مەخۆ نان بەدەستی خۆمەوەیە وينزل الغيث ئەوەی کە باران دەبارێنێ لە دەستی مرۆڤ دەرکراوە کە نانەکەیە هەمووی بەدەستی خوایە بۆیە ئەوەندەی چاول لەسەر خەڵکە چاول لەسەر خوا و ڕەحمەتی خوا و دوعای خێر بێ ويعلم ما في الأرحام ئەوەی کەوا مرۆڤ قەلق دەکات لە ژیانە بریتێ لە منداڵ خەڵکانەکەی هەر منداڵی نییە یان هەر کچی هەیە یان هەر کوڕی هەیە حەز دەکات کوڕی هەبێ ئەوەی کە هەر کچی هەیە حەز دەکات
کوڕی هەبێ ئەوەی هەر کوڕی هەیە حەزەکە کچێکیشی هەبێ هەیە هیچیانی نییە یان قەلەقی ئەوەیە تۆ بڵێ منداڵەکەم ساغ و سەلامەت بێ خوای گەورە دڵنیایی داوینێ وەیەعلەم ما فی الئەرحام ئەی خەڵکینە دڵنیابن ئەوەی لە ڕەحەمی ئافرەتایە هەر خوا پێی دەزانێ خەڵکێک دەڵێ ئەوە نیست سۆنەر دەیبینێ کوڕیان کچە خوانەی فەرمووە وەیەعلەم من فی الئەرحام ئەوە دوای 4 مانگ کە ئەندامەکانی جەستە دروست بوون ئەو ئاەتە دڵنیاییمان دەداتێ خوا دەزانێ ئەو هێلکۆکەی کە لە ڕەحەمی ئافرەتایە کە دەپیتێ یان ناپیتێ ئەی ئینسان هێندە خەفەتبار مەبە ئەو کەسێ هەموو ڕێگایەکی پزیشکیت گرتوۆتە بەر و دەستت خۆش بێ و خوا پێی ناخۆش نییە بۆ ئەوەی مناڵت بێ بۆ ئەوی خێزانەکە دەکەم و کوڕێکی تەندروستی هەیە خۆت هەتە خۆت چارەسەرکە خوا ڕێگەی پێداوی بەڵام دوای هەموو ڕێگاکان و منداڵن نەبوو ويعلم ما في الأرحام خوا دەزانێ ئەو نوتفەیەی پیا و ژنە ئەگەر یەکی بگرتە نەکبەتێک بۆ ئەم دایک و باوکە نەدەهاتە سەر زەوی والله خوا تۆی خۆش دەوێت کە ناپیتێ و منداڵن نابێ ويعلم ما في الأرحام بەس خدا دەزانێ ئەو کەسێکەوە بەس کچت دەبێ هەموو جارێ کوڕن نییە نیگەران مەبە ئەڵڵا دەزانێ ئەوەی لەو ڕەحمەدایە کامیان بۆ تۆ باشە بەخوا لەوە دەستێ کوڕێکت هەبوویایە فیتنەی سرت بوویایە و دین و دنیا لە دەستدایە بەهۆیەوە کچەکانت دەبنە بەرەکەتی خۆ و مایە ڕزق و ڕۆزی بۆت ئەو کەسێکەوە هەر کوڕت هەیە و خۆزگە دەخوازی کچێکیشم هەبوویایە خوا پێی ناخۆش نییە و خۆزگەیە بەڵام هێندە نیگەران مەبە ژیانتی لەسەر دانەی چونکە واللهی لە عیلمی خوادایە وەیەعلەم ما فی الأرحام ئەگەر کچێکت هەبوویایە لەوانەیە ئابڕوو ناموست پێوەی بچوویایە خوای گەورە تۆی خۆش دەوێت لەگەڵ ئەو خێزانەتە ئێوە بە بەختەوەری بژی دەی تەسلیمی بە خوای کە ئەوەندە بیر مەکەوە تۆ بڵێ ئەم منداڵە هیوا هەیە لە مانگێکە 10 جار سۆنەر دەکا تۆ بڵێ مەغۆڵ نەبێ کەم ئەندام نەبێ نوقسان نەبێ ئەوە خراپە هەر خوا دەزانێ ئەوەی لە ڕەحەمی و ئافرەتەدایە چۆنە تۆ بیسپێرە بەو خالیقەی کە لە نەبوونەوە دروستی کردووە هەموو کات کە مێشکی خۆت ئەوەندە مەشغوڵ کرد ژنێک کە هەمیشە مێشکی لەسەرەوە بوو تۆ بڵێ منداڵەکەم نوقسان نەبێ والله نوقسان دەبێ مێشکی عازدەداتە ڕەحم و پارچەیەکی نوقسان دەکا هەر لە قەدیمە منداڵی ناکامەوانە زۆر کەم بوون چونکە کە ئافرەتەکە تا منداڵی دەبوو هەر نەیەزانی چی دەبێ هەر سۆنەر و دکتۆریشی نەبینی بوو بە ئاسانیش بە لە دایکبوونی سروشتی کە چەند سوودی بۆ ها ئافرەتەکە و بۆ منداڵەکە هەیە لە دایک دەبوو هیچیشی نوقسان نەبوو ئێستا ئەوەندە دڵە ڕاوچێ هەیە دەبێت سەری گەورە نەبێت دەبێت قاچی بچووک نەبێت دەبێت پشتیوان نەبێت ئیتر نوقسانێکی تیا پەیدا دەبێت چونکە تۆ مێشکی خۆت ئاڵۆز کردووە ئەو مێشکە ئاڵۆزەش کاریگەری لەسەر ئەو منداڵە هەیە بۆیە ئەو قورئانە دڵنیات دەکاتەوە وەیەعلەم ما فی الأرحام تۆ ڕەگە تەندروستیەکان و سەلامەتیەکان بگرە بەر پاشان متمانەت بەسەر خوا بێ هەر خوا دەزانێ ئەوەی لە ڕەحەمایە بۆ تۆ چی باشە کوڕ بێ کچ بێ هیچیان نەبێ تەواو دەبێت تەواو نابێت تۆ بیسپێرە بەو خالیقی کە لە نەبوونەوە دروستی کردووە دڵنیا دەبی ئیسراحەت دەکەی بەڕێزم وما تدري نفس ماذا تكسب غدا هیچ نەفسێک نییە بزانێ بەیانی چی دەکات چی لێ بەسەر دێ کەواتە ئەم ئاەتە قورئانیش پێمان دەڵێ لە خۆشیدا بوغڕا مەبە ئەگەر ئەمڕۆت خۆشە شەو مەجلیست خۆشە و تێر و تەسەلی و ماڵت گەرمە لە هیچت کەم نییە و معاش و پارەشت باشە خوا بوغڕا مەبە خوا لە یاد مەکە زیکری خوا لە یاد مەکە خۆت بەسەر فەقیر و هەژارە هەڵمەکێشە وما تدري نفس ماذا تكسب غدا بس الله دەزانێ بەیانی تۆ چی لێ بەسەر دێ چەند کەسەیە شەو مەجلیسی خۆش بوو بەیانی تووشی پرسە بوو لە ماڵێکا دانیشتبوو میوان بوو لە ڕێگادا هەمویان تێدا چوون هەر خوا دەزانێت چارەنووسی تۆ بەیانی چۆنە بۆیە لە خۆشیدا بوغڕا مەبە خوا لە یاد مەکە خۆت بەسەر فەقیر و هەژارە هەڵمەکێشە ئەو کاتانەش کەوا شەوە و ناڕەحەتی و دنیا لەبەر چاوە شەوە زەنگێکی ترە بێزگە لە شەوەکە خوا دەفەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا ئەی ئینسان ناومێد مەبە هەر خوا دەزانێت بەیانی ئەوەی تۆ چاوەڕێ دەکەی وا دەبێیان نا چاوەڕێ دەکەی نەخۆشێک لە خەستەخانەیە و بمرێ بەڵام لەوە چێ شیفای خوای بۆ بێ چاوەڕێی کەسێکت ئیعدام بکرێ و لەوە چێ لێبوردنیەکی بەرکەوێ لەگەڵ خێزان تا ناکۆچیت هەیە و لەوە چێ بەیانی لێک جیابنەوە چێڵە لەو شەوەدا دەرگای ڕەحمەتی خوا ناکرێتەوە ناومێد مەبە بەیانی ئیسلاحی حاڵتان دەبێ وەیە ئەگەر لە ئەو پەڕی تەنگانەدا بووی بەیانی بەس خوا دەزانێت چی ڕوودەدا تۆ ناومێد مەبە لە خوا پشت بە خوا ببەستە هێستا گەشبین بە وما تدري نفس بأي أرض تموت هیچ نەفسێک نازانێ لە چ خاکێکا دەمرێ خۆی گەورە نەیفەرموو لە چ وڵات بڵێ وەڵام من کوردمە لە کوردستان دەبنم قابلە لە ئەمریکا بمرم ئەوەش هەر خوا دەیزانێت چەند گەنجمان هەبوو لە دەریای ئیجەدا ئاخر گیان سپارنی لەناو دەریاکەدا بوو
لە ئەمریکا مرد لە بەریتانیا کۆچی دوای کرد کە لە عەقڵی هیچ کەسێکان نەبوو لەو شوێنەدا بمرێ شوێنی ڕوح دەرچوونەکەت بەس ئەڵڵا دەیزانێ بەس ئەڵڵا لەو شوێنەدا کۆتە هەناسەی تۆ بەس خوا دەزانێت لەکوێ دەبێت بۆیە سەلامەت بڕۆ دەرون پاک بە بەڕەوش بەرزی هەڕڵسوکەوت بکە پاشان بوێر بە ئەگەوانە بە تۆ دایمە لە سارە دەترسی لە تارە دەترسی لە ناو دەریا دەترسی لە چوونە دەرەوە دەترسی مادام خراپەت بۆ کەس نییە بە سەلامەتی و ڕێک و پێکی و بە ڕەوشتی بەرزەوە دەڕۆی بوێر بە دلێر بە هەر خوا دیاری کردووە لە چ شوێنێکا ڕوحەکەت دەرەچێ بۆیە ئەوەندە کۆڵ بە ژیانەوە هەڵمەگرە و ژیانی خۆتی بۆ تاڵ مەکە ئەمە پێمان دەڵێ مادەم ئەمانە هەموو بەدەستی خوان تۆ خۆت دەستی فاڵچی مەدە ئەها فاڵچیەکان پێچەوانەی ئەمری خوا ئەوانەی فاڵ دەگرنەوە ئەوانەی بورجەکان دەخوێننەوە ئەوانەی بەخت تەماشا دەکەن ئەوانە مرۆڤ نیگەران دەکەن و لە ناوی دەبن بۆی ئیسلام نەهی لێ کردووە مادام ئەمانە هی خوان ئەوەی کە بۆم باسکردن تۆ بەم یەقینەوە خۆت تەسلیمی خواکە خوا دڵ ئارام دەبیان نا بەڵام ئەگە مرۆڤ بیزانیا چی لێ دێ هەموو ژیانی تاڵ دەبوو بەردێک لەسەر بەردێک نەدەندرا لەسەر زەویدا نەدەتوانی کەسێک سەفەر بکە بزانی لەکوێ دەمری خوا ئەمانەی لە مرۆڤ شاردەوە بۆ ئەوەی ژیانی بەختەوەر بێ دووەمیان بۆ ڕابردوو ولا تهینوا ولا تحزنوا خەمبار مەبە مەحزون مەبە ئەگەر بۆیە خەمبار و دڵنیگەرانی لە بینی خۆت و خوادا خراپت کردووە ڕابردوێکی ڕەشت هەیە کاکە چڵکن بووی بە ئاو پاک دەبێەوە بڕۆ لە حەمامی تەوبەدا خۆ بشۆ یەک تەوبەی ڕاستەقینەی بۆ بکە لە بینی خۆت و خوادا وەڵڵا یەک داپەڕی سپیت خوا بۆ هەڵدەداتەوە نیگەران مەبە ئەگەر لە بینی خۆت و خەڵکا خراپ بووی جا دڵنیا بن بەڕێزان هەر خراپەیەک بەرامبەر بە خەڵک کرد بێتت دانیشتووی غیبەتێکی خەڵکت کردووە خەڵک پێت پێکەنیون و مەلیسەکەت گەرم کردووە وەڵڵه باجەکەی دەدەی بەوەی کە بۆ خۆشت نازانی بۆ قەلەقی سوێن بەخوا دڵڕەوکێ و دڵتەنگیەک دەتگرێ خۆ نازانی لە هیچت کەم نێ بۆ وا دڵم تەنگە ئەی کاکە تەزانی چەند غیبەتی خەڵکت کرد لەو مەجلیسەیە چ بوختانێکت بۆ هەر کەسێک کرد بێ خوا ئاگادارە دێتەوە یەخت پێ دەگرێت چەندە خەڵکت ناڕەحەت کردو ئەوەندە خۆت دڵتەنگ دەبی چەندە زمانت پیس بۆ دوو لە ڕووی جەنابتان جوێنت بە خەڵک داوە بەبێ ئەوەی بە خۆت بزانی ئەو سینەیەت خەریکە دەتەقێ و دڵتەنگ دەبی جا دڵی خۆ کاکە لە هیچم کەم نێ وەڵڵی نەخۆش نیم نازانم بۆ وا دڵ ناڕەحەتم ئاخر زمانت بەرامبەر بە خەڵک نەپاراستووە وەرە لەم ئەخلاقە واز بێنە وەرە تەوبەیەکی ڕاستەقینە لە بینی خۆت و خەڵکی شابکە هەر بۆ کەس مەڕوانە خەریکی کاروبار و ژیانی خۆت بە وەڵڵا دڵت ئاسوودە دەبێت إمام ابن القيم رحمة الله عليه بدأ فرمي لم يأتي الحزن في القرآن إلا منهيا عنه لأنه لا مصلحة للقلب فيه وهو أحب الشيء إلى الشيطان إمام ابن القيم رحمة الله عليه بدأ فرمي وشيء حزن وخفت باري وقلقي ونقراني لقرآن ده لهم شوينة كان نهي ليكراوة هذا فما ولا تهنوا ولا تحزنوا نهي ليكراوة چونك مصلحتي دليت يدانية دتوار حر خفت خبزانة هيس برهميكي هيا نا بەڵام شەیطان زۆری پێخۆشە ئەو وەختەی تۆ خەفەت باری بەڕاستی شەیطان خۆشحاڵە چونکە دەتوانێت لەو ڕێی خەفەتەوە زۆر کاری خراپت پێ بکە کە تۆ پێچەوانت کردەوە تەوبەت کرد لە بینی خۆت و خوا خۆت لەگەڵ خەڵکا باش کرد و ئەخلاقەکانت جوان کرد وەڵڵا بەختەوەر دەبی دڵخۆش دەبی ئاسوودە دەبی بۆ ڕزگاربوون لە قەلەقی و دڵەڕاوچێ و خەم و خەفەت دوو وتاری ڕابردوو زۆرشمان لەسەرەوە وت ئەچمە سەر کۆمەڵە خاڵی تر کە مابوو یەکەمیان پشوو بدە شوێک بە دەروونت بدە چی بکە وەرە قورئان بخوێنە قورئان نازانی بخوێنەوە کاکە هەندێک گوێ لە قورئان بگرە جا چەندی مێشکدی یعنی کە حەزت پێی نەما گوناهە نییە قورئانەکە بکوژێنەوە قورئانەکە پێوە دەست حەزەکەی دە ئایەت بخوێنە حەزەکەی دوو لاپەڕە بخوێنە لەو کاتا دەستنوێژ بگرە و قورئان بخوێنە کتێبێک بخوێنەوە شعرێک بخوێنەوە شتێکی کۆمیدی تەماشاکە کە لە سنووری شەرع دەرنەچێ یعنی شوێک بە دڵ و دەروونت بدە تۆزێ مێشکت دوور خەوە لەو بابەتەی کەوا پێوەی مەشغوڵە دووەمیان ژینگەکەت بگۆڕە ئەو کەسەی کە خەمباری دایمە دڵی دڵم تەنگە کەو کاتانی دڵتەنگی زۆری بۆ هێنای لە ژوورەوە دامەنیشە هەستە باران بێ بەفر بێ گەرما بێ بڕۆ ژینگەکەت بگۆڕە لە ماڵی خۆت بڕۆ دەرەوە بچۆ لە پارکێکە کاکە تۆزێ پیاسەیەک بکە هەر گۆڕینی ژینگەکە وەڵای کە هاتیەوە ماڵەوە هەست دەکەی خەفەتەکە سووک بووە بەس تۆ هەر لەو شوێنە دانیشی ئەتخوا بڕۆ دەرەوە ژینگەکەت بگۆڕە ئەگەر 100 مەتر هەتا بازاڕ بچۆ تا پارکێک بچۆ تا دەرەوەی ماڵەکە تا سەربانی ماڵەکەت بچۆرە خوارەوە ئەو خەمەت تۆزە کەم بۆتەوانێت دڵەڕاوچەکەت کەم بۆتەوە سێمیان وەرزشکردن ڕیاضەکردن شتێکی زۆر چاکە جا دوو گۆڵی دەکەی پیاوان لەگەڵ پیاوان ئافرەتان لە قاعەی تایبەتی خواندا کە تێکەڵی دروست نەبێ
مەلەوانگەی پیاوان بەجیابێ هی ئافرەتان بەجیابێ و یەکتربینین نەبێ ئەلەو قەعانەدایتر هەر جۆرە یاریەک دەکەی کە وەرزشە وەرزش یەکێکە لەو هۆکارانەی کە ئینسان لە خەم و خەفەت و قەلەقی و دڵڕاوچە دوور دەکاتەوە لە سنووری خۆی نەیبێ دەرەوە وەرزش با بەشێک بێ لە ژیانت. چوارەمیان ڕێخستنی خەو و خواردن. زۆر کەس کە تووشی قەلەقی و دڵڕاوچە دەبێ هی ئەوەیە هەموو ژیانی بۆتە خواردن. نانی نیوەڕۆی خواردە خەمیەوەیەتی ئێوارە چی بخوا؟ ئێوارە گۆشت و برنجی باشی خواردووە لەو کاتەوە خەمیەوەیەتی تۆڵی سبەی نیوەڕۆ چیمان هەبێ؟ ئیترەوە تۆ دایمە نیگەرانی کاکە ئەو ژەمەت خواردۆ سوپاسی خوا بکە و ماڵ و خێزانیش بۆ خوان هەشتێک ئامادە دەکەن. دایمە تەنزیمی خۆراکت ئەوە بێ یعنی ژەمەکانت هەبێ لە بینی ژەمەکانە پشوو بە گەدەت بدە کە گەدەت پشوویدا مێشکی شیری سراحەت دەکات. خەوتنیش زۆر خەڵک ئەمڕۆ کە نیگەرانە وەڵڵا گەنجی واڵە خەریکە خۆم دەکوژم یا خۆشەویستەکەم برا و خوشکە جوانەکەم تۆ حتا سعات سەی بەری بەیان لەسەر فەیسبوک و ئەنتەرنێت و ئەوانە بووی بەیانی هەستاوی سعات دە چاوت سوور بووە بەگشت دایک و باوشی تا دەچی ئێتر چۆن تەوازونت تێک ناچێت دەوەرە خەوت ڕێک و پێکە قیاسی خۆی بخەوە بەیانیان زوو هەستە دەست نوێژێک بگرە سوزدەیەک بۆ خوا بەرە دوعای خێر بکە بزانە لەشت چەند خۆشە بەڵام تۆ تا بەری بەیان بە خەبەری و نیوەڕۆ لە خۆ هەڵدەستی لە هەموو خۆت بێزاری لە ژیانت بێزاری ئەمە بەڕاستی یەکێک لە هۆکاری سەرەکی تێکچوونی دڵ و دەرونی ئینسان تێکچوونی سیستمی خەوە کە خەو تێکچوو هەموو لاشە دەناڵێنێ و تووشی نەخۆشی دڵڕاوچێ دەبی. پێنجەم تێکەڵاوی خەڵکی گۆشە گیر مەبە بەڵام حەز دەکەم کە دڵین تێکەڵاوی خەڵکی بی بەند و مەرجە. یەکەمیان ئەو کەسەی کە دەچی بۆ لای بۆ ئەوەی خەم و خەفەت لە سەد و دەروون دەرچێ ئەبێ وریابی خۆشەویستەکەم ئەو کەسەی دەچی بۆ لای بۆی خەم و خەفەتی خۆت دەرکەی ئەبێ ئاگا لێبێ ئەو خەمبار نەکەی چونکە زۆر کەس دڵە با بڕۆ ئەی خەفەتێکم هەیە با بڕۆم بۆ ماڵی فڵان کەس کاکە لەوەستێ فڵان کەس زۆری پێخۆش بێ کە تۆ چووی بۆ لای بەڵام ژنەکەی پێخۆش نییە کەواتە خەفەتێکت بۆ دروست کرد فەقیرە ئەو پیاوێکی بە حرمەتە بە ڕێز و بەخێراتت دەکا لەوە ژن و پیاوەکە زۆریان حەز بە و میوانداریی تۆ بێ هاوبەشی خەمت بن و دوو قسەی خۆش بەیەکەوە بکەن بەڵام لەو لاو منداڵەکانی پێیان خۆش نەبێت چونکە سەعیان هەیە چونکە یا میوانێکی تایبەتیان هەیە بۆیە ئەو کەسەی کە دەچی بۆ لای ئەبێ سەد لە سەد دڵنیابی بەقەدەر تۆ ئەویش خۆشحاڵ دەبێ نەک خەمی خۆت بڕەوێنیەوە بەڵام خەمەکە بخەیتە ماڵی کەسێکی ترەوە. دووەمیان ئەو کەسەی کەوا تۆ دەچی بۆ لای خەمت بڕەوێنێتەوە ئەبێ کەسێکی گەشبین بێ ئەینا تۆ بچی بۆ لای کەسێک لە خۆت خەمبارترە وەڵا خەفەتەکە دوو ئەوەندە زیاد دەکات ئەبێ کەسێک بێ واقعبین بێ بۆ ژیان جوان بڕوانێ. وێ وتراوە جاویری سەعیدە تەسعود کاکە تۆ هاوڕێیەتی خەڵکانێکی گەشبین بکە وەڵا بەختەوەر دەبی کەسانەکەن دایمە دڵ و دەرونیان گەشە هەر کەس چاوت پێ دەکەوێت دنیا لای ئەو خۆشە وەڵا تۆش خۆشحاڵ دەبی. لێکۆڵینەوەیەکی بەریتانی هەیە هاوکات لێکۆڵینەوەکە لە نەمسا شکراوە ئەڵێ خۆشحاڵی دەگوازرێتەوە وەکو نەخۆشی کۆڕۆنا وایە دەگوازرێتەوە لەگەڵ کەسانێکی خۆشحاڵدا بە خۆشحاڵ دەبی لەگەڵ کۆمەڵێک خەمباردا بە تۆش تووشی خەمۆکی دەبی زیرەکیش دەگوازرێتەوە تەمبەڵیش دەگوازرێتەوە لە نەمسا کۆمەڵە تەلەبەی زۆر زیرەکیان هێناوە بۆ توێژینەوەی ماستەر و دکتۆرا بۆ زانستی هاتوون لەناو کۆمەڵە تەلەبەی تەمبەڵ و ئیهمال و خراپ و شەڕانیان داناون ئەڵێ چاودێریان کردن دوای ماوەیەک ئەو تەلەبە زیرەکانە نمرەکانیان هەمووی دابەزی ڕفتاری ئەوان دەچێتە سەر گاڕەنگی گاناگرێ کوردەواری دەڵێ خوی دەگرێت ئەو خۆ بۆت دێ لەناو خەمۆک بە خەمۆک دەبی لەناو پێکەنی نابە پێکەنی دێتە سەر لێوەکانت. الرەفیق قبل الطریق پێشینانی قەدیم و تویانە پێش ئەوەی بڕۆی بەڕێگادا بزانە هاوڕێیەتی چێ دەکەی چەند جار بەڕێزان تۆ بۆ نمونە لە هەولێر دەڕۆی بۆ سلێمانی لە هەولێر دەڕۆی بۆ دوهۆک لەناو سیارەکەی هەموو زۆر جاوم بینیوە لەناو ئەو پاسەدا یەک نەفەری تێدا ئیزعاجە دائمە قسەی دەنگی بەرز و دەمی ناوەستێ و هەموو دەمی موبایل و هەموو ئەو پاسە فەقیرە وێران بەدەستێەوە ئەوە لێ دەبێتە وڵاتێک بۆ وڵاتێک ئەو ڕێگا 2 سعاتیە وە دەزانی 10 سعاتە ماندوو بووی ماندوو هیواش هەیە لەگەڵی بڕۆ بۆ عومرە و بچۆ بۆ حەج و عومرە وەرەوانێ کە سەفەر بۆ خۆی قطعة من العذابە ئەوەندە ڕووی خۆشە ئەوەندە دەم بە پێکەنینە ئەوەندە قسەی خۆشە وەڵڵی کە دەیتەوە ماڵەوە یەک هەفتەیە لە سەفەری وەزانی 1 سعاتت پێت چووە هەر ئەوەندە دایمە کاتەکان کورد بۆتەوە بەهۆی هاودەمی ئەو ئینسانە خۆشەوە هیواشەیە 2 سعات لەگەڵ تابێ وەکوە 2 ساڵ بێ لە سەفەرابی ناڕەحەتت دەکا. الجار قبل الدار وتراوە پێش ئەوەی خان و بکڕی خان و گرنگ نییە دراوسەکەی گرنگە بە تایبەتی بۆ کۆمەڵگایەکی کە لە شوقەوانە دانین هەندێک شوێن هەیە هەر نازانە دراوسەکەی 10 ساڵیشە چیەیە
بەڵام لەو کۆمەڵگە کوردیانەی خۆماندا کە لە کۆمەڵە گەڕەکی شەعبیدا یان لە گوندێکای یاخوا دراوسێکت خراپ نەبێ با خانووەکەت کۆشک بێ ژیانت لێ تاڵ دەکا بەڵام خانوویەکی بچکۆلە لەگەڵ دراوسەیەکی بە حورمەت و بە ویژدان و موسڵماندا بەخوا بە کۆشکێکی ناگۆڕیتەوە ژیان ئیسراحەتە سێ جۆر مرۆڤ هەن ئەو کەسەی تۆ دەتەوێت خەمت بڕەوێنێتەوە بێ لە یەکەمیان بێ سێ جۆر مرۆڤ هەیە گەشبین متەشائیم نەکەدی نمونەکە ڕوونکەمەوە بە پەرداخێک ئاو نیوەیە کەسی گەشبین دایمە شکری خوا دەکات دەڵێ یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ پەرداخەکە نیوەی تێدایە کوڕە خوا کەریمە ئیشەڵا ڕۆژە پڕیش دەبێ وەڵڵاهی بەڕێزان پەرداخی ژیانی هیچ کەس لە ئێمە پڕ نییە دڵنیابە هیوا هەیە لە پارەدا فولە لە لایەشکەوە فەقیرە نیوەیە هیوا هەیە لە دڵخۆشیدا فولە باشە بەڵام لە پارە و ماڵە زەعیفە ژیانی هەر یەکێک لە ئێمە دڵنیابن دڵنیا پەرداخی ژیان هەمیشە نیوەیە جاوەی کە خوا ڕەحمی پێکردو ئیمانداری بە حەقە و جوان لە دنیا تێگەیشتووە دایمە شکری خوا دەکات ئەڵە کوڕە خوا لێی بەس زیاد بێ پەرداخەکە نیوەی تێدایە ڕەشبینەکە متەشایمەکە دایمە خەمبارە هەمیشە سەی دەکا کاکە بۆ پڕ نییە باشە بۆ نیوەی نوقسانە ئەو پڕە هەر نابینێ نیوەکەی بەس دایمە خاڵیەکە دەبینێت دایمە چاوی لەسەر ئەو نیوەیە کە خاڵیە نەکەدی لەویش خراپترە ئەڵێ کوڕە من ژیانێک هەر فول نەبێت لە خۆشیە دەیشکێنم وەڵا ڕێک پەرداخەکە دەشکێنێ هەر نیوەکەی کە تێش یادی دەیڕێژێ بۆیە وریابە ئەو کەسەی تۆ دەچی خەمی بە باکەی لەلا ئەبێ کەسێکی گەشبین بێ خۆی ڕەشبین نەبێ ئەینا تۆ ئەوەندەی تر خەفەتبار دەبی خاڵی شەشەم خەم و نیگەرانیەکانت مەخۆ و دەری ببڕە مەهێڵە ناخت بخوا کورد دەڵێ خەفەتم خوارد بەڵام خەفەت ناخورێ بڕوا بکە خەفەت تۆ دەخوا خەفەت ناخت هەڵدەوەشێنە بەڕێزم بۆیە هەر وەختێ دڵت پڕ بوو زۆر نیگەران بووی زۆر خەمبار بووی زۆر قەلەق بووی بیر بکەوە بەڵکو دەستکەوێ هاوڕێیەکی دڵسۆز دڵ بە کوڵ وەکو خۆت بۆت ئەمجا ئەمانەت پارێز ئەینا بەڕێزان ئاگادار بن نەچی هەرچی لە ناو ناختە لە نیگەرانی بۆ خەڵکێکی هەڵڕێژی سپینێ ئەویش لێل لە دەهۆڵدا بڵێ کوڕە فڵان کەس هات بۆ لام ئەی خوایە چی لێ بەسەراتوە ئای چەند خەمبارە ئەبێ خوایە چی کرد بێ وای لێهاتووە لەو لاوای چێشکە تەفسیرێکی بۆ دەخەڵە دیارە ژنەکەی خراپە ئێچێڵە کوڕە خوا دەزانێ ماڵ منداڵەکەی چیان کردووە ئێچێڵە معنێ پارەی خەڵکی نەخواردووە تۆ فەقیرە هەر خەمێکی یاکەزایت هەبوو ئەگەر ئەم قسانت بیستەوە دەبێتە هەزار ئەو کەسەی کەوا قسەی بۆ دەکەی و ناخی خۆتی بۆ هەڵدەڕێژی دەبێ ئەمیندار بێ وەک خۆت دڵسۆز بێ بۆ کەسی باز نەکا کوردەواری دڵەن ناخی خۆی هەڵڕەش فعلەن وایە ها کە قسەکان دەکەی هەز بە ئیسراحەت دەکەی ناخت هەڵدەڕێژی یان لەن دەردی دڵی کرد دڵی پڕە لە دەرد و چێم و جەراعەت بەو قسەکردنە دەری دەبڕێ ئەمە شتێکی باشە ئیمام ئیبن الحەزم ڕەحمەتی خوا لێ بێ لە تەوقڵ حەمامەدا دەڵێ هەر کەسێ خەم و خەفەت و نیگەرانی و قەلەقی و دڵەڕاوچێ هەبوو ئەگەر هەر لە ناخی خۆیان خواردەوە باسی نەکرد بۆ کەس ئەوە تووشی چەندەها نەخۆشی دەرونی و پاشان جەستەیی دەبێت دەڵێ بۆ کەسێکی دڵسۆزی باسکە ئەگەر کەوتێ زمانێکەوە وەکو ئێستا بەداخەوە گەڕای کەسی متمانەت دەست نەکەوە سیقەی پێ بکەی و ناخی خۆتی بۆ هەڵڕێژی و دەدڵی لا بکەی ئێزانی دوای حیات نابە بە هەموو کەسی ناجێڕێتەوە ئالەو کاتەدا دەڵێ بۆ هەوای باسکە بڕۆ بۆ خۆل لە دەشتێکا قسە بکە ئەوەی لە ناختایە باسی بکە بەردێک بکە بە هاوڕێیەک و بۆی باسکە بچۆ سەر کەناری دەریا و ڕووبارێک لەگەڵ ڕۆیشتنی ئاوەکەدا خەمەکانت بەباکە قسەکان بکە دەریان ببڕە ئیمام ئیبن حەزم دەفەرمێت چۆن نەخۆش کە ناڵە ناڵ دەکا کە دەڵێ لەگەڵ ئەو ناڵە ناڵەدا ئاسوودەیەکی بۆ دێ ئەو کەسێک کە خەمبارە لە عەرەبیا پێڵەن زەفیر لە کوردی خۆمان دەڵێن ویزە ویزێک دەکا گۆرانی دەڵێ بۆ خۆشی نازانێت دەڵێ چی باز لەگەڵ ئەو ویزە ویزەدا تۆزە خەفەتەکانی بەبادەدا بچۆ لای دەریایەک تۆزە خەمەکان بەباکە باسییان کە با لە ناختانە منە ها دوای ئەو باسکردنە حەز دەکەی دڵ و دەرونی ئیسراحەتە ئێستا زۆرێک لە نەخۆشیە دەرونیەکان خۆ دکتۆری دەرونی بڕوا بکە هیچی بۆ ناکە بەس کە گوێی بۆ دەگرێ نیو سعات ئەم نەخۆشە قسە دەکا ئاوامەوانە کە لە قسەکان دەبێتەوە حەز بە ئیسراحەت دەکا ئەو ناخەی خۆی هەڵڕشت بۆیە لە ناخی خۆتا شت مەهێڵەوە کۆی مەکەوە لە ویلاتی نیفادا لە ئەمریکا دەڵێن دیوارێک هەیە ڕۆژانە خەڵک دەچێت چی خەم و خەمفەتی هەیە و چی ناڕزایی لە حکومەت و لە ژیان هەیە لەسەر ئەو دیوارە لەسەر ئەو بۆردە گەورە دەینووسێ دیوارە حکومەت هەمووی ڕەش دەکاتەوە ئەڵە خەڵکینە ڕۆژێک لاپەڕەی ژیان ئاوا سپی دەبێتەوە پاشانیش ئەو کەسانە دەچن کەسیش لۆمەی ناکات وەیە حکومەتی عاقڵیش ئەوەیە ڕێگا بە میلەت دەدات تەنفیسی هەبێ
ئەگە هەر خواردەوە ڕۆژە پێدا دەتەقێتەوە. ئەها لە وڵاتانی دیکتاتۆریدا دایمە ئینقیلابی عەسکەری ڕوودەدا. لە وڵاتانێکە کە بڕوایان بە ئازادی ئینسان هەیە کەمترین ڕووداوێکی دیکتاتۆری و عەسکەریەتی تێدایە، چونکە ئینسانەکە ئەوەی لە ناخیاتی لەسەر ڕۆژنامە دەینووسێ کە نووسیت و وە دەزانی دنیا هێندە بە خۆی چ دەست نەکەوتووە، هەر لە ڕۆژنامەیەکە چی حەز لێ بوو دەیڵێ، لە فەیسبووکا دەیڵێ، لە گۆڤارێکا بڵاوی دەکاتەوە، لە تەلەڤیزۆنێکا قسە دەکات، با بیکە ناخی پاک دەبێتەوە، حەز بە ئارامێکی دەرونی دەکا. بەڵام کە تۆ دەمت گر نەتێش هیچ بڵێ ڕۆژێ وەکو مەنجەڵی بوخار پێدا دەتەقێتەوە. بۆیە حکومەتی زیرەک ئەوەیە ئازادی لە سنوورداری هاوڵاتیەکانیدا کە ئازادی خەڵکانی تر پێشێل نەکرێ ڕێگایان لێ ناگرێت، دەمیاندا ناخە. خاڵی حەوتەم هاوکاری کەسانی خەمبار بکە. تۆ دڵی کەسێک خۆشکە وەڵڵا خوا دڵت خۆش دەکاتەوە، قفڵی دڵی کەسێک بکەوە خوا قفڵی دڵت دەکاتەوە و فەرەحی دەخاتە دڵتەوە. ئەمە حەوت خاڵ بوو بەڕێزان. لە حەوت ڕۆژی هەفتەدا ئەگە ڕۆژی یەک دانەیان بکەی بە ئومێدی خوا لە خەم و نیگەرانی ڕزگارت دەبێت. ئەنا من نەدەزانم دوعا بەسەر خەڵکا بخوێنم، نەعیلمی جندۆکەداری دەزانم، نەزانستی دەروناسی دەزانم، ئەم بابەتانم لە کتێبا خوێنبەوە بۆ جەنابتانم باس کرد. حەوت خاڵ لەگەڵ دوو جومعەی ڕابردوودا پێیدا بچۆوە هەر ڕۆژێ یەک خاڵ جێبەجێکە بە ئیزنی خوا بەشێکی زۆر لە خەم و نیگەرانیەکانت دەڕەوێتەوە. کۆتایی وتارەکەم ئەوە دەڵێم هەمیشەش گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەلەیس الله بکافین عەبدە، بەخوا بەسە خوا پشت و پەنای ئینسان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا هاتووە دەفەرمێ هەموو بەیانیەک، هەموو دوای نوێژێک، نەک هەموو بەیانیەک، هەموو دوای نوێژێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شوێنی خۆی نەدەجوڵاتە ئەم دوعای دەکرد، دەیفەرموو اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت. یا ربی خوایە ئەوەی تۆ پێم ببەخشی تۆ بیبەخشی بە کەس مەنع ناکرێ، ئەوەش کە خوایە گیان تۆ پێم نەدەی بەخوا بە کەس پێم نابەخشرێ. بۆیە تەوەکل و پشت و پەنام یا ئەڵڵا هەر تۆی. قەت خۆت بەبێ کەس مەزانە، قەت خۆت بە تەنها مەزانە. خالقی هەمومان ئەو خوایە کە لە سەرەتای هەموو نوێژەکە دەڵێ الحەمد لله رب العالمین. جات خوای ئینسان ئەو خوای رب العالمینەی هەبێ، ئەبێ ئەوەندە دڵتەنگ بێ، ئەوەندە خۆی بەبێ کەس بزانێ، ئەوەندە خۆی بە مەغدور بزانێ. سەد جاری تریشم و تۆ دەیڵێمەوە گرفتی ئەمڕۆی مرۆڤایەتی پەیوەندی بچڕینە لەگەڵ خوای پەروەردگاری. ئەوەندەی ئیعتیمادی لەسەر خەڵکی وەک خۆی بێدەسەڵات هەیە، هەر یەک لەسەر سەتی ئەوەی ئیعتیمادی لەسەر خوا هەبوویە بەسی بوو. زانایەکی گەورەی پایەبەرز هەبوو خوا لێی خۆش بێ، شێخ عەلی تەنتاوی لە ساڵی 1909 لە سووریا لەدایک بووە. لە ساڵی 1999 لە عمری 90 ساڵیدا لە مەککە وەفاتی کردووە. 35 ساڵ لە مەککە ژیاوە. لە ساڵی 1932دا لێسانسی لە قانوندا هەبووە. 25 ساڵ قازی محکەمەی شەرعی بووە. 25 ساڵ. جا کۆمەڵە بیرەوەری جوانی هەیە، لە یەکیاندا دەڵێ ئەو سەردەمەی کە قازی بووم لەگەڵ دووسێ برادەری زۆر خۆشەویستمە کە ڕەفیقەکانم کەم بوون کە حاکم ناتوانێت لەگەڵ هەموو مەجلیسێکا دانیشێ بە حکومی پێگەکەی و قەزاوەتەکەی. لەگەڵ دووسێ برادەری زۆر خۆشەویست و هاوپیشە و هاوکارمدا دانیشت بووین لە شوێنێکە، لە ماڵ یەکیان بووین. شەوگار بەرەو درەنگی دەڕۆی، لە خۆ دڵتەنگێکم بۆ هات، نەمزانی بۆ وام لێ هات. بەتەما بووین زیاتر دانیشین و مەجلیسەکەمان زۆر خۆش بوو. سبحان الله، یەک ناڕەحەتی بەدڵ و دەروونمان هات، ئەو مەجلیسە هەست هەڵمەستەما دڵم دەتەقی. وتم داوای لێبوردنتان لێ دەکەم، وەڵڵاهی من دەڕۆمەوە. وتیان جارە زووە و بەتەما بووین زیاتر دانیشین و قسە و باس بکەین و هەفتانە کۆبوونەوەیەکمان هەیە و وتم بڕوا بکە دەبێ بڕۆم. داوای لێبوردنتان لێ دەکەم و خواحافیزیم لێکردن. هاتمە دەرەوە بە پێ ڕۆیشتم. برادەرەکەم زۆوتی بە سیارە بتگیرم، وتم ناوەڵا بەقەست عەمدن سیارەم نێناوە بۆی تۆزێ وەکو وەرزشی بە پێ بڕۆم، ماڵەکەمان زۆر دوور نییە. ڕۆیشتم بەلای ماڵێکە تاریکە، لەبەر دەرگاکە ئافرەتێک دانیشتووە ئەناڵێتەوە ئەنووزێتەوە بە کوڵ دەگریا، زۆر بەزەیم پێدا هاتەوە. وتم کچەکەم خوشکەکەم ئەوە چی لێ قەوماوە باوکی من بۆ ئادەگری؟ ئەوە بۆچی وای نەخۆشی لێت دراوە دەرکراوی؟ وتی کاکەی گیان ناوەڵڵا خوا لێت خۆش بێ، وازم لێ بێنە، دڵم دەرهێنراوە، جگەرم دەرهێنراوە. وتم یعنی عەمەلیات کراوی؟ وتی نابابە بە شێوەیەکی تر. من لە هاوسەرەکەم جیابوومەوە، خاوەنی مناڵێکی چەند مانگانم، هەموو دنیام ئەو منداڵە بوو. ئەمڕۆ هاتن و لە ئامێزیان دەرێنام و منداڵەکەیان بردەوە بۆ لای باوکی. بەخوا ناتوانم لە ژوورەوە ئارام بگرم، جگەرم دەرهاتووە، فعلەن مناڵ جگەری دایک و باوکە. وتی هاتم بەڵکو لەم هینەدا هەوایەک هەڵمژم، هەر بۆ خۆم بگریم بۆی تۆزێ دڵم ئارام بێتەوە، لە تاوی مناڵەکەم وا دەکەم.
وتم دادەکەم ئەی بۆ ناچی لای قازی شکات بکەی خۆ مناڵ هەتاوەکو تەمەنێکی پێگەیشتن ئەگەر دایک شێت نەبێ و نەخۆشی دەرونی بە قووەتی نەبێ و عقلی لەسەر خۆ بێ و بتوانە منداڵەکە سەرپەرشتی بکات دادەکەم بچۆ لای حاکم لای قازی داوا بکە بڵێ داوای مناڵەکەم دەکەمەوە من مافی بەخێوکردنم هەیە مافی بینینم هەیە وتی بەخوا کاکە گیان ئەوان دەسەڵاتدارن ماڵی مێردەکەم دەسەڵاتدارن ئێمەش بێکەس و داماوین بەخوا من نازانم قازی هەر لەکوێیە بە حیاتی دایرە و حکومەت و پۆلیسم نەدیوە هەر لە ڕووم نایبچم بۆ لای قازی بەڵام ڕووم کردووەتە ئەحکەم الحاکمین ڕووم کردووەتە خوای گەورە خوایە بەهانامەوە بێ ئەڵێ من لەوێدا دەستم کرد بە گریان وتم ڕاستە تۆ بێکەس بووی و قازین نەناسی و بە حیاتی دایرەی حکومەتن نەدیوە بەڵام خوای ئەحکەم الحاکمین گەورەی هەموو گەوران قازی هێناوەتە بەردەمت من قازی شارم نەمزانی بۆ لەو مەجلیسەوە دڵم تەنگ بوو بۆ لەناو ئەو هەموو شەقامەدا بە بەردەمی ماڵی تۆدا هاتم وەرە ئەوە عینوانم ئەوە ژمارەی تەلەفۆنم بەیانی پۆلیست بە دوودا دەنێرم و دێیتە دادگا مناڵەکەم بۆ وەرگرتەوە کە پشتی بەخوا بەست حاکمەکە چۆ بە دەرگای بۆیە بەڕێزان با ئێمەش لە هەموو تەنگانەیەکە پێش هەموو دەرگایەک لە دەرگای خوای ڕەب العالەمین بدەین بە ئیزنی خوا دەرگاکانی سەرزەویمان لێ دەکرێتەوە بە ئومێدی ئەوەم کە لەو سێ زنجیرەی کە باسمان کرد ئەو کەسانی خەمبارن قەلەقیان هەیە دڵڕاوچیان هەیە بە گوێگرتن دەرگایەکی ڕەحمەتیان لێ بکرێتەوە کە هەموو دەرگاکان بە ئیزنی خوا دەکرێنەوە یا ڕەبی خوا دڵمان خۆشکەی یا ڕەبی خوا دڵی هەموو لایەکمان خۆشکەی خوایە هەر کەسێک غەمبارە ناڕەحەتی هەیە گرفتاری هەیە دڵتەنگی لە دڵ و دەرونیایە یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکەی یا ڕەبی خوایە بە قسەیەک بە بیستنی وتارێک یا ئەرحەمە الراحیمین دڵی خۆشکەی ئەو کەسانی نەخۆشی جەستەییان هەیە لە نەخۆشخانەکانن یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحمیان پێ بکەی شیفای بەخێریان بۆ بنێری یا شافی یا الله هەر کەسێک نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێک قەرزار و نەبووە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە یا ڕەبی خوا بەرەکەتی زیاتر بەسەر خاچی کوردستان و هەموو وڵاتانی جیهاندا بارێنی یا ڕەبی خوایە محتاجی تەنها قاپی ڕەحمەتی خۆتمان کەی لە هەموو تەنگانەیەکا بێ بەهانا و هاوارمانەوە ڕزگارمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون